بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان قسە لەسەر ناکۆکی لەسەر پۆستی سوپا سالاری عێراق هەروە ڕێژەی کورد لە سوپای عێراق دەکەین دوێنێ لە پەرلەمانی عێراق دەنگدرا دووبارە بە عەبدولئەمیر یاڕەڵڵا وەک سوپا سالاری عێراق کە مەژ نیگەرانی دروست کرد بە تایبەتی لای جێگیری سەرۆکی پەرلەمان کە لای پارتیە کە پارتی خواسیەوە بوو ئەوەی هەبوو کە پۆستی سوپا سالاری عێراق وەربگرێتەوە دوای ئەوەی کە پۆستی سوپا سالاری عێراق لە ساڵی 2023 تاوەکو 2015 لای پارتی بوو و بابەکری زێباری سوپا سالاری عێراق بوو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی زۆرێک لە پۆستە سەربازیەکان عێراق کە پشتی کوردن لە ماوە ڕابردوو پڕ نەکراونەتەوە ئەو پۆستانە بۆ کوردگرینگن جگە لە وەزارەتی بەرگری لە وەزارەتی ناوخۆ و لە دەستگای هەواڵگیری لە دەستگای دژەتیرۆ لە دەستگای جیاوازە ئەمنیەکانی عێراق پۆستی کوردتەن و تاکو ئێستا پڕ نەکراونەتەوە وەقسە لەسەرەوەش دەکەین بۆچی ڕێژەی کورد لە سوپای عێراق دابەزیوە هۆکارەکەی چییە کە باز لەو دەکەی ئێستا کەمتر لە 500 بێ لە سوپای عێراق وەقسە لەسەرەوەش دەکەین ئایا سیاسەتی نوێی وڵاتانی زلهێز بۆ هێز ئەمنیەکانی عێراق لە ناویشاندا هێز ئەمنیەکانی هەرێم و پێشمەرگە چۆن دەبێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز فەریق جەبار یاوەر پسپۆری بواری سەربازی قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک جەبار بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانین لەسەر ئەو ناکۆکی کە دروست بوو لەسەر پۆستی سوپا سالاری عێراق و ئایا سوپا سالاری عێراق پشتی کوردە چونکە باز لەوە دەکرێت کە ئێستا وەزیری بەرگری عێراق سون ئەمیندارەکەی ئێستا کوردە و سوپا سالارەکەشی دراوە بە دراوەتەوە بە شیعەکان. بەڵێ سڵاو لە ئێوەی بەڕێ سڵاو لە گشت بینەران بە شێوازێکی گشتی پێشەکی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان لە گشت گەلی کوردستان و گەلی عێراق بەگشتی و جیهان بشی بەگشتی پیرۆز دەکەین ئومێدەوارین کە مانگێکی بە خێر و بەرەکەت بێ بە هەموو لایەکی ئینشاءالله. بابەتی بڵێن کورد لە وەزارەتی بەرگری عێراق یان لە دام و دەستگا ئەمنیەکانی عێراق بە شێوازێکی گشتی دیارە هەمومان نەزانین دوای ئەوەی کە پرۆسەی ڕزگاری عێراق ئەنجام درا و حاکمێکی عسکەری بۆ عێراق دانرا کە لەو کاتەدا ئەو حاکمە عسکەریە لە سەرەتادا هەموو هێزەکانی عێراقی هەڵوەشاندەوە بە سوپا و بە هەموو دام و دەستگا ئەمنیەکانی عێراقا دوای ئەوەی سەر لە نوێوردە ئیتر وەزارەتی بەرگری دامەزرایەوە بەتایبەت پاش بڵێن جێگیرکردنی دەستوریانی قرارکردنی دەستوری عێراقی لە عێراقدا و کە هەموو خەڵکی عێراقەوە بەگشتی دەنگیان بۆ دەستورەدا دیارە هەندێک مادە لە ناو دەستوری عێراقدا هەیە ئەو مادانە پەیوەستنیان بابەتەکانیان ناوەڕۆکەکانیان پەیوەستە بە دام و دەستگا سەربازیەکان و دام و دەستگا ئەمنیەکانی عێراق دوو مادەی سەرەکی هەیە لە دەستور کە باس لە هێزەکانی سوپای عێراق و هێزە ئەمنیەکان دەکا یەکێکیان مادەی نۆیە لە مادەی نۆ یەکەم ئەلف باس لە پێکهاتەکانی پێکهاتەکەی وەزارەتی بەرگری عێراق یان سوپای عێراق ئەم مادە دەستوریە ئەڵێ دەبێت هێزەکانی سوپای عێراق و هەموو دام و دەستگا ئەمنیەکان نەوەکو بەس هێزەکانی سوپای عێراق ئەبێ لە هەموو پێکهاتەکانی عێراقدا پێک بێت مەقسەد لە هەموو پێکهاتەکان یعنی لە کورد و عەرەب و تورکمان و ئیتر شیعە و سوننە و مەسیحی و کلدانی و ئاشووری و ئێزیدی و هەموو یعنی ئەمان هەموو پێکهاتەکانی کە هین کۆمەڵگای عێراقن لێرەدا لەم مادەی ئەڵێ ئەبێ سوپای عێراق و گشت دام و دەستگا ئەمنیەکان لە گشت پێکهاتەکانی عێراق پێک بێت بە پێی تەوازن یعنی بە پێی ژمارەیان لە بڵێن لە ژمارەی گشتی دانیشتوانی عێراق ئیتر لەو سەردەمەدا یعنی لە یەکەمین کابینەی حکوومەتی فیدراڵی عێراق دوای 2005 لەوەیە کە وەزارەتی بەرگری عێراق و دام و دەستگا ئەمنیەکان دامەزران ئیتر عورفێک هەبوو لە وەزارەتی بەرگری عێراقدا کە پێکهاتەی سوپای عێراق بە پێ ڕێژە
یعنی ڕێژەی پێکهاتەکان پێکهاتوو بوو بەپێ تەوافق لە نێوانی ڕێژەکان مەسەلەن شیعە بڵێن ئەغلەبیەتن یان ژمارەیان زۆرە لە عێراقدا لە سەروی 50% پێکهاتەکانیان پێکهێنا سونە دووەم پێکهاتەی عێراقا لە نزیکەی لە حدودی 25% تا 30% پێکهاتەی سوپای عێراق بوون کورد بەپێ ئەوەی کە 17% یعنی وا دیاری کرابوو لە سەرەتادا کە 17% عێراق پێکهێنی لەبەرەوە 17% بەری کەوتبوو لە پێکاتەکانی سوپای عێراق و دام دەستگا ئەمنیەکان دوای ئەوەش ئیتر تورکمان و بڵێن مەسیحی و ئەوانەی پێکاتەکانی تریش ڕێژەکانیان دیاری کرا ئیتر لەوەیە کە پێکهاتەی ناو وەزارەتی بەرگری عێراق دیاری کرا ئەو کاتە هەم سەرۆکایەتی ئەرکان لە وەزارەتی عێراق بەر کورد کەوت هەم بەڕێوەبەرایەتی گشتی هاواڵگیری بڵێن وەزارەتی بەرگری عێراق بەر کورد کەوت لەگەڵ ئەمینداری گشتی یعنی ئەمانە سێ بڵێن پێکهاتەی سەرەکی وەزارەتی بەرگری عێراقن ئەو کاتە بەر کورد کەوتن کە لەو کاتەدا یەکەمین بڵێن سوپاسالاری عێراق بەڕێز جەنابی بابەکر زێباری بوو کە نزیکەی 3 خورد زیاتر نزیکەی 12 ساڵ ئەو بڵێن سەرۆکی ئەرکانی سوپای عێراق بوو دیارە بە هەمان شێوازیش وەکو ئەمینداری گشتیش هەر کورد بوو و بەڕێوبەری هەواڵگیری عێراقیش بە هەمان شێواز هەر کورد بوو و کۆمەڵێکی تر لە فەرماندەی فرقە و ئیتر فەرماندەی لیوا و فەرماندەی فەوج و هەندێک پێکهاتەی بڵێن جێگیری سەرۆکی ئەرکان چونکە معاونی هەیە سەرۆکیەکان ئەوانە کورد بوون بەڵێ بەڵام وردەوردە ینی بەسەرەوەندە بەڵام وردەوردە ئەو بڵێن لێپرسراوەتیانەی کە هەبوون گرنگ بوون لە وەزارەتی بەرگری عێراق وردەوردە ئیتر لە کورد سێنرایەوە مەسەلەن دوای ئەوە لە دوای ساڵی 2015 ئەو ناوایی تر سوپاسالاری عێراق بڵێن عوسمان غانمی هات دوای ئەوەی جەنابی بابەکر زێباری کە خانەنشین کرا و دوای عوسمان غانمی ئەمجا ئێستا فەریقی یەکەم بڵێن عەبدولەمیر یاڕەڵڵا کە ئەم جارە لە پەرلەمانی عێراق جارێکی تر بڵێن بوونی بە سوپاسالار پەسەند کرا حتا ئەمینداری گشتیش وەرگیرایەوە ماوەیەک ئەمینداری گشتیش هەر یەکێک لە برایانی عەرەب بوو کە ئەمینداری گشتی بوو تەنانەت بەڕێوەبەری گشتی هەواڵگریش بە هەمان شێواز هەر بەر برایانی عەرەب کەوتوو بەڵام لەم ماوەی دوایەدا ئێستا بەڕێوەبەری گشتی کووردە ئەمینداری گشتی وەزارەتی بەرگری عێراقیش کووردە یعنی ئەمە یەکێک لە ماددە دەستووریەکانە کە پەیوەستە بە پێکهاتەکانی سوپای عێراق و هەموو دام و دەستگا ئەمنیەکانی عێراق یعنی وەکو وەزارەتی ناوخۆیە وەزارەتی ئەمنی عێراقیە دەستگای مخابراتە دەستگای هەواڵگریە ئەبێمانە هەموویان بەپێ ئەم ماددە دەستووریە کە بازم کرد یعنی ئەم بڕگەی ئەلف بڵێن لە مادەی لە یەکەمی مادەی نۆ دەبایە پێکهاتەکە بەو شێوازە بێ و جگەل لەوەش مادەیەکی تر پێشەوەی پرسیارەکە ماڕاستەکەی پێی چووکە پەیوەستە بەم دەنگدانە مادەیەکی تر هەیە لە بڵێن بڕگەیەکی تر لە مادەی 61 هەیە ئەوە لە پێنجەمی مادەی 61 یعنی جیمی پێنجەمی مادەی 61 دەستور ئەڵێ سوپاسالاری عێراق لەگەڵ یاریدەدەریەکانی لەگەڵ فەرماندەی فرقە و سەرەوە لە سوپای عێراق لەگەڵ بەڕێوەبەری مخابراتی عێراق ئەبێ لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە کاندید بکرێن بۆ پەرلەمان و پەرلەمان دەنگیان لەسەر بدات ئەمە یەکەمین جارە لە مێژووی حکومەتە نوێیەکانی عێراقدا یعنی لە دوای ساڵی 2003 یەکەمین جارە لە پەرلەمان دەنگ دەدرێ بە سوپاسالار یعنی ئەمە یەکەمین جارە دەنگ چونکە تا ئێستا پێشتر هەر بە فەرمانێکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە
هەم فەرماندەی فرقە و هەم سەرۆکی ئەرکان و هەم یاریدەدرەکان لێەوە بە فەرمانێک دەرچۆ بەبێ ئەوەی بێتەوە بۆ پەرلەمانی عێراق. بەڵێ سەبارەت بۆ پۆستە باڵایانە بۆ کورد گرنگن ئەو پۆستە باڵایانە جا بریکاری بڵین ئەمینداری گشتی وەزارەتی بەرگری عێراق بێ بەڕێوەبەری هەواڵگری لە وەزارەتی بەرگری عێراق وە سوپاس سالاری عێراق هیچ وەکو بۆ کورد گرنگی هەیە ئەو پۆستە؟ بەڵێ بێگومان بەڵێم سوپاس سالاری عێراق بڵێن پایەیەکی یەکجار زۆر گەورەیە لە وەزارەتی بەرگری عێراقدا یاین دەسەڵاتێکی یەکجار زۆری هەیە سوپاس سالاری عێراق یاین سوپاس سالاری عێراق نزیکەی 4 یاریدەدەری هەیە هەم بۆ کاروباری ئیدارە هەم بۆ کاروباری مەشقکردن هەم بۆ کاروباری ئۆپەراسیۆن ئەمانە هەمویان یاریدەدەری ئەون و یعنی بڵێن دەستگایەکی گەورەی وەزارەتی بەرگری عێراق ینی ئەتوانم بڵێم دەسەڵاتی لە ناو وەزارەتی بەرگری عێراق سوپاس سالار لە وەزیر گرنگترە چونکە وەزیر دەسەڵاتێکی بڵێن کەسێکی سیاسیە دانرێ ینی بەپێی ئەوەی کە تەوزیعی وەزارەتەکان دابەش دەکەن ئیتریان بەر سونەیان بەر شیعایان بەر لایەنێکتر دەکەوێ و ئەوەندە دەسەڵاتی نییە ینی بەپێی یاسا لە ناو وەزارەتی بەرگری عێراق بەڵام سوپاس سالار گرنگە ئەمینداری گشتی گرنگە بێگومان بەڕێوەبەری گشتی هەواڵگیری و ئاسایش لە ناو وەزارەتی بەرگری عێراق ئەمانە هەمووی پایەی زۆر زۆر گرنگن ئێمە توانین بڵێن بەگشتی یعنی ئەگەر سیرکەین ئێستا ئەگەر ئاماری بوونی کورد لە ناو هەم وەزارەتی بەرگری عێراق هەم لە ناو وەزارەتی ناوخۆی عێراق هەم لە ناو وەزارەتە ئەمنیەکانی عێراق وەکو دەستگای مخابرات و دەستگای بڵێ موسەشاری ئەمنی وەتەنی و ئەمدام و دەستگایانەی ترکامویان سەربازین لە سەرەتای بڵێن یەکەمین کابینەی حکوومەتی فیدراڵی عێراق لە دوای ساڵی 2023ەوە ئەتوانم بڵم ڕێژەی کورد دەگەیشتە نزیک 14% بە تایبەتی لە سوپای عێراق یعنی لە لێپرسراوەتی لە پرسراوەتی باڵای ناو وەزارەتی بەرگری و ئەمجار لە یەکەکانی سەر بە وەزارەتی بەرگری عێراق بەڵام ئێستا ئەگەر یعنی ئامار بکرێت ڕەنگە نەگاتە لە 100% لە ناو وەزارەتی بەرگری طبعاً ئەمە وەکو هۆکارەکەی بۆ یعنی دوو هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە وەکو باسم کرد یەکێک لە هۆکارەکان کە ئەوانەی لە پایی سەرەکی کورد بوون پێشتر کە ماوەکەیان تەواو دەبیان خانەنشینە بن یەکسەر کەسێکی عەرەب یان کەسێکی تر لە جیاندانرێ ئیتر بە تەواوەتی ئەو پایە ناگەڕێتەوە بۆ کورد دومیشیان بە حەقیقەت خۆی یعنی بڵێ لەو ماوە درو درێژەدا کورد کەمتر ڕەغبەتی لێبوو کە لە نێو دام و دەستگا سەربازەکانی عێراق یان لە دام و دەستگا ئەمنیەکانی عێراقدا کار بکە زیاتر کوردەکان حەزیان لێبوو لە ناو دام و دەستگا پێشمەرگەیی و دام و دەستگان هێزەکانی ناوخۆ و ئەمنیەکانی هەرێمی کوردستان کار بکەن. بەڵێ کاک جەبارەوەی کە بەرەز وتە ئێستا تێکێ بۆی کە ڕێژەی کورد بەرز بکرێتەوە لە هێزە ئەمنیەکانی عێراق بڵێن ڕێژەی کورد بەرز بکرێتەوە بەچی دەتوانرێ ئەمە بکرێوەکو بەرەز و تەرە وەزارەتی بەرگرینیەوە ناوخۆیە دەستگای دژە تیرۆرە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانیە دەستگای هەواڵگەری عێراقە دەستەی پیشسازیە فەرماندەی فێرقەی تایبەتە کورد لە جگە لە وەزارەتی بەرگری لە وەزارەتەکانی دیکەش پۆستی هەبووە ینی پڕ نەکرابێتەوە ئێستا عەرەب یاخود بڵێن سونەیان شیعە پڕی کردبێتەوە بەڵێ بێگومان وەختی خۆی لە وەزارەتی ناوخۆی عێراقدا کورد بریکاری وەزارەتی هەبوو ماوەیەک بریکاری وەزارەتی هی کورد بوو بە تایبەتی بڵێن بریکاری وەزارەت بۆ کاروباری هەواڵگیری وەزارەتی ناوخۆی عێراقدا و بریکارێکی تری بەری ئەکەوت یعنی بڵێن بۆ هێزەکانی ناوخۆ یان بۆ هێزەکانی سنوور ئێستا بەڵێ یەکێک لە بریکارەکانی وەزارەتی ناوخۆ ئێستا بەڕێز جەنابی فەری قسم کۆیە لەوێ کە ئەو لێپرسراوە بۆ هێزەکانی بڵێن پاسەوانی سنوور و هێزەکانی ترکە لە ناو وەزارەت چونکەوە دابەش کراوە وەزیری ناوخۆ چەند بریکارێکی هەیە نزیکەی 4 تا 5 بریکاری هەیە ئەوانە هەمویان هەر کەسە و لێپرسراوە لە پایەک
بەڵێم پێشتر جێگیری سەرۆکی مخابراتی عێراق کورد بووە لە ئاسایشی نیشتیمانی بڵێن کە وەزیری ئاسایشی نیشتیمانی بریکارەکەی کورد بووە. ئەمانە بۆکو باسم کرد لە زۆربەی ئەو دام و دەستگانە لە سەرەتادا کورد بەشداریەکی فعالی کردبوو، یعنی بەشداریەکی باشی کردبوو لە نێو دام و دەستگای عێراقیەکان بە تایبەتی وەکو واسم کرد لە یەکەمین کابینەوە. بەڵام وردە وردە لە کابینە دوای کابینەیە ئەبینین زیاتر دەسەڵاتەکانی کورد لە پایەی وەزاری بەرزدا بووە، یعنی بەس وەزیر بووە یان هەندێکیان بریکاری وەزیر بووە، ینی زۆرتر وەزارەتەکان بوون، وەزیرەکان بوون ئەوانە، ینی ماوەیەک وەزیری دارایی، وەزیری بڵێن دەرەوە، وەزیری ئاودانکردنەوە، ینی ئەم ئێستا وەزیری ژینگە، ینی ئەم وەزارەتانە وەزیرەکانیان. بەڵام ئەگەر بینە ناو پێکهاتە وەزاریەکان زۆر کەم کوردە هەن لە ناو پێکهاتە وەزاریەکان بە شێوازێکی گشتی جگە لە دامون دەستگا سەربازی و ئەمنیەکان، تەنانەت لە ناو پێکهاتەکان وەکو باسم کرد. هۆکارەکە ئەوەیە یەکێک لەوانەیە کە کورد نەیتوانیوە ئەم بڵێن ئەو بۆشایانەی، یعنی یان ئەو پایانەی کە بۆی دیاری کراوە، مەسەلەن هەندێک جار ئامار دەکرێت نزیکە 400 پایە هەیە کە کورد ئەتوانێ، یعنی ئیتر لە مدیر عامەوە هەتاکو ڕاوێژکارەوە هەتاکو ئەگاتە بریکاری وەزیرەوە، ئیتر لە وەزارەتە مەدەنیەکان و ئەمجە دوایی لە پایەکانی ناو دام و دەستگامنیەکانی عێراق کە زۆریان بە بۆش ماونەتەوە، یعنی پڕ نەکراونەتەوە. وەکو وتمیان هۆکارەکە نەبوونی ڕەغبەتە بۆ بەشداریکردن لەوێ، یا یعنی زیاتر ئەوانەی تر حەزیان لێ بۆ لە هەرێمی کوردستان، لە حکوومەتی هەرێمی کوردستان و ناو دام و دەستگای هەرێمی کوردستان پایان نەبووە، یان ئەوەیە بەهۆی ململانی لە نێوانی ئەو لایەنانەی کە لە نێو حکوومەتی فیدراڵی عێراق، یعنی ململانی لە نێوان لایەنە کوردیەکان لە نێو حکوومەتی فیدراڵی عێراق، ئەم پایانە زۆربەیان بەبێ ئەوەی کەسیان بۆ دەستنیشان بکرێ ناچار لەلایەن شیعەوەیان لەلایەن سوننەوە پڕکراوەتەوە ئەم پایانە. باشە کاکتەبار هۆکاری چییە کە بڵین کەمتر ینی بەیاغ بۆ پۆستانە دراوەیە؟ خود لێرەش خەڵکی کوردستان زۆر گرنگیان نییە بۆ پۆستانەی کە لە بەغداهان، لە کاتێکە بۆنەوە پۆستی گرنگن کە لە دەست دەدرێن بۆ خەڵک بەلاوە گرنگ نەبێ. دەبین هاوسۆزێکی زۆر هەبوو بۆ ڕۆژاوای کوردستان لە پرسیینەتەوەی یاخود ئێستا ئەو هاوسۆزیە گرنگە بۆ باشووری شەبێ ئەگەر پۆستێک پۆستی کورد بێ کوردوەری بگرێ، ئەگەر گرێیشان هەبێ لە یەکێتی و پارتی و بڵێن ناڕەزایەتیان هەبێت. آخر ئەوەیە کێشە گەورەکە ئەوەیە، یعنی ئەوانەی بەشداری سەرچین هەم لە پەرلەمانی عێراقدا، یعنی ئەو لایەنە سیاسیانەی کە بەشداری سەرچین لە پەرلەمانی عێراقدا یان لە حکوومەتی فیدراڵی عێراقدا دیاریکراون، یعنی بڵێن چەند حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانن و بە تایبەتی زۆری ئەو پایانە، یعنی زۆری ئەو پایە بەرزانە لە یەکەمین کابینەی حکوومەتی فیدراڵی عێراق هەتاکو ئێستاکە زیاتر لەلایەن پارتیەوە یان لەلایەن یەکێتیەوە پڕکراونەتەوە. بڵێن لایەنەکانی تر بەرکەوتەیان لە پایە لە ناو دام و دەستگا حکوومەتی فیدراڵی عێراق بە تایبەتی دام و دەستگا سەربازی و ئەمنیەکان هەر نەبووە، ناتوانم بڵێم کەم بووە، بەڵکو هەر نەبووە، چونکە حیزبەکانی تر بەشداری فعلیان لە حکوومەت نەکردووە. یعنی ئەو حیزبانەی کە ئێستا کوردین و لە ئەندامیانەیە لە پەرلەمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پەرلەمانی عێراق، زۆری ئەو حیزبانە هەر خودی خۆیان بڕیاریان داوە کە بەشدار نەبن لە حکوومەتەکانی لە کابینەکانی حکوومەتی فیدراڵی عێراق، یعنی زۆریان ڕەنگە معارەزەیان هەڵبژار دەبێ وەکو ئەوەیە بەشدار بن لە حکوومەت. لەبەرەوەیە چونکە هەر یەکێکی پارتی بەشدار بووە و پۆستەکانیان لە نێوان خۆیان دابش کردووە، ئیتر لە سەرۆک کۆمارەوە هەتاکو جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە هەتاکو بڵێن پایەکانی ناو پەرلەمانی عێراقەوە هەتاکو وەزارەتەکانی تری مەدەنی عێراقدا ئەمجا دوایی
وەزارەتە ئەمنی و وەزارەتە بڵێن هێزە سەربازەکانی عێراق بە شێوازی گشتی، یعنی هەر زیاتر یەکێتی و پارتی ڕۆڵیان هەبوویان بەشدارێکی فعلی بوونە لە پێکهاتەی حکوومەتی فیدراڵی عێراق. بامان شێواز لە هەرێمی کوردستانی زۆر جارەیە مەسەلەن حیزبە سیاسەکان لە هەرێمی کوردستانیش کە بڵێن کورسی پەرلەمانیان هەبوو خۆشیان و تویان ئێمە بەشدار نابین لە حکوومەتی هەرێمی کوردستان، بە هەمان شێوازی حکوومەتی کوردستان و معارزەیان هەڵبژاردووە. بەڵێ مەبەستمەوەی ئەو پۆستانە کە پۆستی کوردن وەکو پۆستێکی بڵێن نەتەوەی گرنگ بۆ کورد سیر بکرێن، نەکو بە حیزبی بکرێن و بۆ خەڵکی کوردستان بۆ ئاسایشی هەرێم ئاسایشی نەتەوەی هەرێم سوودی لێوەربگیرێ. بێگومان زۆر گرنگە، زۆر گرنگە کە خەڵکی کوردستان بەشداریکی کارا بکە لە حکوومەتی فیدراڵی عێراق لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی فیدراڵی عێراق، چونکە بە تایبەتی هەم ئەبێتە هۆکارێک بۆ پشتیوان، یعنی بۆ دابینکردنی زۆر شت بۆ هەرێمی کوردستان لە ڕێگای ئەو پایانەی کە تێدا بەشدارە بن ئەو کەسانە، بە تایبەتی مەسەلەن هەندێک وەزارەتی خەدەمی هەیە، مەسەلەن ئەگەر ئێمە خەڵکمانە بێ لە وەزارەتی تەندروستی عێراقدا هەمان بووە، ماوەیەک لە وەزارەتی تەندروستی عێراق وەزیرمان هەبووە، ینی وەزیرەکە کورد بووە، ماوەیەک بریکاری وەزیر کورد بووە، هەندێک جار هەبووە بەڕێوەبەری گشتیەکان لە وەزارەتەکە کورد بوون. ئیدا ئەوە زۆر گرنگە بۆ ئەوەیە ئەو وەزارەتە، ینی ئەو نوێنەرانەی کورد لە ناو وەزارەتی تەندروستی عێراق هەماهەنگ و هاوکار بن لەگەڵ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان. مەسەلەن وەزارەتی زراعە گشت و کاڵ، ئەگەر ئێمە لێپرسراومان هەبێت خەڵکی بڵێن پایەی گرنگی هەبێت لە ناو وەزارەتی گشت و کاڵی عێراق، بێگومان ڕۆڵی هەبێ بۆی هەماهنگ بێ لەگەڵ وەزارەتی گشت و کاڵی هەرێمی کوردستان. ئەگەر خەڵکمان هەبێ کارا بێ لە ناو وەزارەتی دارایی عێراق، ئەتوانی هاوکار و هەماهنگ بۆ چارەسەرکردنی کێشەکانی بوجە و موچەی خەڵک لە ناو بۆ هەرێمی کوردستان. ئەمجا هەموو وەزارەتەکانی تریش بە هەمان شێواز و بە تایبەت وەزارەتە ئەمنیەکان و وەزارەتە بڵێن ئەوانەی کە هێزی چەکدارن. بێگومان ئەگەر ئێمە خەڵکی زیاترمان لە ناو هێزە چەکدارەکانی بڵێن عێراقە بێ و لە هەندێکیان لە ناوەندی بڕیار بن لە وەزارەتی بەرگری مەسەلەن عێراق، ئەبنە هۆکارێک بۆ ئەوەیە وەزارەتی بەرگری عێراق هەمانگەکەی باشتر بێ لەگەڵ وەزارەتی پێشمەرگە، بتوانن هاوکار بن بۆ وەزارەتی پێشمەرگە دابینکردنیە چەکە، تەقەمەنیە، مەشقا، پێویستیەکانی ترە. یعنی ئەمانە زۆر گرنگن. ئەو کاتانەی پێشتر کە وەکو باسم کرد کە ئێمە قورسایەکمان هەبوو لە ناو وەزارەتی بەرگری عێراقدا، زۆر کەڵکمان وەر، ینی کورد و کەڵکی لێوەرگرت بوو، بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە کەڵکی لێوەرگرت بوو لە بوونی ئەو کەسانە لە پایە بەرزەکانی لە ناو وەزارەتی بەرگری عێراق. لەبەرەوەی لە ڕاستیدا زۆر گرنگە کە ئەو پایانە کە بەرکەوتەی کوردن پڕ بکرێنەوە. ئیتر مەرج نییە، ئەگەر یعنی من بە مەرجی نازانم ئللا ئەبێت یەکێتی و پارتی پڕیکەنەوە، یعنی مەرج خەڵک هەبێت لەو پایانە ئیختیساسی هەبێ، کەسێکی شارەزا بێ لەو بوارانە، توانای کارکردنی هەبێ، کەسێکی دەستپاک بێ، ئیتر بۆشاییش هەیە و پڕ نەکراوەتەوە لەلایەن یەکێتی پارتیە، ئەکرێت لەلایەن لایەنەکانی تر پڕ بکرێنەوە و ئەوە ئەبێت لە هەرێمی کوردستانەوە ئەو بڕیارە بدرێ. یعنی مەسەلەن لژنەیەکی باڵا هەبێت ئەو بڕیارانە بدا لە نێوانی هەردوو لا یان لە پەرلەمانی هەرێمی کوردستانەوە بڕیاری لەسەر بدرێ، یان وەکو ئەوەی کە ئێستا لای شیعە بڵێن ئیتاری تەنزیقی شیعی هەیە و لای سونە مەجلیسی سیاسی سونە هەیە. مەسەلەن ئەگەر ئێستا کە دەنگۆ هەیە ئەنجومەنێکی سیاسی بۆ لایەنە سیاسەکانی کوردستان دروست بکرێ، ئەتوانێت ئەو ئەنجومەنە ئەگەر ئەنجومەنێکی کارا بێ و ئەنجومەنێک نەبێ، یعنی بڵێن زیاتر بۆ بتوانین بۆ بڕیاردان
لەسەر هەماهەنگی ینی ئەو لەگەڵ عێراقا لەگەڵ حکوومەتی فیدراالیە یعنی بڵێم لەو بوارانە ئەو کاتە ئەتوانێت لە ڕێگای ئەنجومەنەکەوە بڵێن لە نێوانی لایەنە سیاسیەکان ئەو بۆشاییانەی کە هەیە لە پایە گرنگانی حکوومەتی فیدراالی عێراق پڕ بکرێنەوە. بەڵێ سەبارەت بە دەستگای هەواڵگری عێراق لە ڕابردووە باز لەوە دەکات کە جێگیری پۆستی دەستگای هەواڵگری عێراقیش هی کورد بێت ئەو پۆستە ئایا گرینگە بڵێن کورد لە دەستگای هەواڵگیری لە پۆستەکانی تر بێت لەم بارودۆخە کە بڵین گۆڕانکاری زۆر هەیە بە تایبەت لە بواری ئەمنی؟ نەگەشتم لە پرسیارەکە داوای لێوردنەکەم تۆزە دەنگت بەڵێ پرسیارەکەمان لەسەرەوە بوو کە لە دەستگای هەواڵگری عێراقیش باز لەوەکەی کە جێگیری سەرۆکی دەستگای هەواڵگری عێراق پشکی کوردی بەڵام پڕ نەکرابێتەوە چەندە گرنگە لەم بارودۆخە ینی هەموو پۆستانە پڕ بکرێنەوە بە تایبەت کە گۆڕانکاری لە ناوچەکەی بە تایبەت بڵێن لە ڕووی ئەمنیەوە؟ بەڵێ بێگومان زۆر گرنگە وەکو باسم کرد بە تایبەتی دام و دەستگا جگە لە دام و دەستگا مڵێ مەدەنیەکان یان وەزارەتە مەدەنیەکان بە تایبەتی ئەوانەی کە خزمەت گوزاری پێشکەش دەکەن لە بوارەکانی تەندروستی کارەبایە گشت و کاڵە داراییە ئەو بوارە ڕێگاوبانە ئەو بوارانە ئاوە مەسەلەن بڵێن ئەم دام و دەستگا ئەمنیانە زۆر گرنگن ئەبێ پڕ بکرێتەوە چونکە تۆ کە بەشداریکی کارات کرد لە دام و دەستگای مخابراتی عێراق دام و دەستگای هەواڵگری عێراق دام و دەستگای ئاسایشی عێراق ینی لەو کاتەدا تۆ ئەبێتە ئەتوانی دام و دەستگای ئاسایش و دام و دەستگای هەواڵگری هەرێمی کوردستان هەماهەنگ بکەی لەگەڵ دام و دەستگای هەواڵگری و ئاسایشی عێراقدا ئەمەش کەڵکی ئەبێ هەم بۆ هەرێمی کوردستان ئەو هەماهەنگیە هەم بۆ عێراق بە شێوازێکی گشتی یعنی دابڕان توش نابێ بەڵام لە جیاتی تۆ بڕۆی لیجان دروست بکەی ینی مەسەن زۆر جارەیە ناچارەبی ئەڕۆی لیژنەی هەماهەنگی دروست دەکەی ڕەنگە تۆ ئەگەر خەڵکی کارات هەبێت لەناو ئەو دام و دەستگایانە ئەوان ڕۆڵی گەورەیان هەبێت بۆ هەماهەنگیکردن لەگەڵ دام و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستانی هەواڵگریەکانی کوردستان جگەل لەوەش لە عێراقدا دائیمەن ئەنجومەنێکی باڵای ئەمنی هەیە لە عێراقدا و ئەنجومەنی باڵای بەرگری هەیە ئەم ئەنجومەنە باڵا بەرگریەی عێراق پێک دێت لە هەموو دام و دەستگا سەربازەکانی عێراق و بە بەردەوامی کۆبنەوەی دەوری ئەکەن لەگەڵ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەگەر تو نوێنەرت هەبێت لەو پایە بەرزانەوە بە بەردەوامی ئەوان لە کۆبنەوەکان بەشدار دەبن ئاگایان لە بڕیارەکان دەبێ ئاگایان لە هەنگاوەکان دەبێ ئەتوانە ڕۆڵیان هەبێ بۆ زیادکردنی هەماهەنگی و لێک تێگەیشتن لە نێوانی دام و دەستگای سەربازی و ئەمنی لە عێراقدا وەکو باسم کرد لە عێراقا ئەنجومەنی باڵای هەواڵگری و ئاسایشەیە ئەنجومەنی باڵای بەرگری عێراقدەیە ئەگەر تۆ پایەکان پڕ نەکەیتەوە نوێنەرت نامێ لەوێ یعنی ئاگات لەو هەلومەرجانەی عێراق نییە ئاگات لە بڕیارەکان نییە جگەل لەوەش ئەو دام و دەستگایەنە کە ئەڕۆم بۆ وڵاتانی دنیاش مەسەڵەن هەماهەنگی ئەکەن لەگەڵ وڵاتانی هاوپەیمانان لەگەڵ وڵاتانی ئیقلیمی لەگەڵ وڵاتانی ئۆروپی ئەو کاتێک کە تۆ پایەت هەبێ لەوێ لەگەڵ ئەوانی شاڕۆی بەشدار ئەبی و ئەو کاتە پەیوەندیش دروست دەکەی و ئاگات لە چۆنیتی بەڕەوە چۆنی ئەو پەیوەندیانە هەیە ئەو هەماهەنگیانە هەیە لەگەڵ ئەو وڵاتانە بەڵام ئەگەر نوێنەرت نەبێ پایەکان پڕ نەکەی بێتەوە ئاگات لێ نەبی بێ ئاگا دەبی. بەڵێ سەبارەت بە هێزی پێشمەرگە پێشتر قسە سەرەوە دەکرا بکرێتە بەشێک لە وەزارەتی بەرگری عێراق بۆ ئەوە نەکرایە خودت ئێستا بڵن هەم لە ڕووی مەشقەوە لە ڕووی موچەوە بڵێن سوپای عێراق موچەکەی باشترە لە هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان وە قۆناغی داهاتوو چی چاوەڕێ دەکەی کە بڵێن فشاری وڵاتانی ئەمریکاشەیە لەسەر گروپی بڵێن دەرەوەی وەزارەتەکان گروپە چەکدارەکان ئایا هەرێمی کوردستانیش دەگرێتەوە یاخود تایبەتمەندی کە جیاوازە؟ بۆ مەسەلەی یعنی هێزی پێشمەرگەی کوردستان تا ئێستا هیچ
بڕیارێک نەبووە لە هیچ ناوەندێکی دەسەڵاتی عێراقدا یان ناوەندی دەسەڵاتی هەرێمی کوردستاندا یان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بە هیچ شێوازێک هیچ بڕیارێک دەرنەچوو بووە کە هێزی پێشمەرگە تێکەڵ بکرێ بە هێزی سوپای عێراق و ببتە بەشێک لە سوپای عێراق. لەبەرەوەی هێزی پێشمەرگە تایبەتمەندە بە هەرێمی کوردستان. هەموو لایەکمان نەزانین هێزی پێشمەرگەی کوردستان لە دوای ساڵی 91 کە دوای ڕاپەڕین کە هەڵبژاردن کرا لە هەرێمی کوردستان و دوایی یەکەمین پەرلەمانی کوردستان لەدایک بوو لە ساڵی 92 و یەکەمین کابینەی حکوومەت هەرێمی کوردستانیش پیا بوو لە ساڵی 1992 لەوێ یاسای تایبەت دەرچوو بۆ پێشمەرگە و بوو بە وەزارەتێک یەکێک لە وەزارەتەکانی حکوومەتەکانی یەک لە دواییەکی هەرێمی کوردستان هەتاکو ئێستا یعنی ئەوە لە نۆ کابینەی حکوومەتی بڵێن هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە وەزارەتێکی فەرمیە لە ضمنی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و یاسای هەیە یاسای ژمارە 19 کە پێکهاتەکەی دیاریەکە و ئەرکەکانی دیاریەکە و دەسەڵاتەکانی دیاریەکە و جگەل لەوەش چەند یاسایەکی هەیە بۆ خانەنشین و خزمەتی پێشمەرگە بۆ کەمەندامی پێشمەرگە بۆ ڕێزلێنانی پێشمەرگە بە ژمارەکانی 38 و 33 و 34 یعنی هێشتا بڕیارێک نییە بڵێ ئێمە لە ساڵی 2006ەوە لەسەر 2007 لەسەر فەرمانێکی دیوانی بەڕێز نوری مالکی کە ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراڵی عێراق بوو فەرمانێک دەرکرا بۆ ئەوەیە لیژنەیەکی باڵا دروست بکرێت لە وەزارەتی ناوخۆ و مستەشاریەی ئەمنی وەتەنی عێراقی و وەزارەتی بەرگری عێراق و هێزەکانی فڕەڕەگەز لەو کاتە کە لە عێراقدا بوون لەگەڵ نوێنەرانی هێزی پێشمەرگە بۆ ئەوەی بە پێی بڕگەی 5 مادەی 121 دستور هێزی پێشمەرگە بگوازرێتەوە بۆ پاسەوانی هەرێم چونکە لە ناو دەستوردا حقیقت ناوی پێشمەرگەدا ناهاتووە لە هیچ مادەیەکی دەستوریدا بەڵام لە بڕگەی 5 مادەی 121 دەستور ئەڵێ هەرێم نەبەس هەرێمی کوردستان هەموو هەرێمێکە لە عێراقدا دروست ببێ مافی هەیە 3 جۆر هێزی هەبێ پۆلیسی هەبێ ئاسایشی هەبێ لەگەڵ هێزی پاسەوانی هەرێمی هەبێ ئێمە ئەو کاتە ئەو لیژنە باڵای نزیکە 6 مانگ کارمان کردووە نزیکە زیاتر لە 40 ئەفسەری هێزی پێشمەرگە و هێزی بڵێن وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆی عێراق مستەشاریە ئەمنی وەتانی و هێزەکانی فڕەڕەگەز ئەو کاتە هاتین ڕێککەوتین لەسەر یاداشتێکی لێ تێگەیشتن بە نووسراو کە نزیکەی 8 خاڵ بوو دیاریمان کرد هێزی پێشمەرگە چۆنە بێتە پاسەوانی هەرێم ژمارەکەی چەنە بێ پێکهاتەکەی چۆنە بێ چەکەکانی چۆنە بێ چۆن هەماهەنگی لەگەڵ عێراقەکە لە ڕووی فەرماندەیەوە لە ڕووی قیادەوە چۆن هەماهەنگی لەگەڵ عێراقەکە بوجەکەی چەنە بێ بوجەی شەهیدانی چەنە بێ ئەمە هەمووی دوایی ئیمزا کرا لەلایەنی نوێنەری هێزەکانی فڕەڕەگەز و وەزیری پێشمەرگە و وەزیری بەرگری عێراق بەڵام بەداخەوە لەبەر ئەو ناکۆکەی لە نێوانی هەرێم و لە نێوانی ئەو کابینەی نوری مالکی لەو سەردەمەدا کە ئەبوایە ئەو کتابە تەبعاً بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کە بەڕێز جەنابی مەسعود بارزانی بوو لەو سەردەمە بە نووسراوی فەرمی ئەم مزەکەرەیە یعنی ئەم یاداشتە لێ تێگەشتە ناردە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ئێستا تا ئێستا منیش وێنەیەک لا منیش هەیە وێنەیەکی کۆپی و بە هەموو ئیمزاکانەوە کە ئێمە نزیکی لیژنەیەکی 3 ئەفسەری بوون 30 ئەفسەر بووین ئیمزامان کردووە لەگەڵ ئیمزای وەزیری پێشمەرگە و وەزیری بەرگری عێراق و نێدرا بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئەبوایە سەرۆکی ئەنجومەنی وەزیران چۆن ئێستا نووسراوەکەی سەرۆکی دەستەی ئەرکانی ڕەوان کرد بۆ پەرلەمان دەبایە ئەو یاداشتە لێ تێگەیشتنە ڕەوان کە بۆ پەرلەمان بۆی ئیقرار بکرێت وەکو قانونێک ئەو کاتە بەڵام بەداخەوە ئەوە نەکرا و جێبەجێ نەکرا بەڵکو لە ساڵی 2012 بەپێ ئەو تێگەیشتنەی حکوومەتی عێراقی هەبوو ئەو ئەیویست هێزی پێشمەرگە هێزێکی سوپایی نەبێت ئەو دەیویست هێزێکی وەکو پۆلیس بێت وەکو پۆلیسی فیدراڵی بێت کە ئێستا لە عێراقدا هەیە لەبەرەوەیە ئەو کاتە بەڕێز دیسان نوری مالکی کتابێکی ئاراستەی وەزارەتی ناوخۆی عێراقی کردووە کە ئەو وێنەیەکی لامەیە تا ئێستاش ئەوەیە کە داوا لە وەزارەتی ناوخۆی عێراق دەکا
لژنەیەک دروست بکەن و بڕۆن هێزی پێشمەرگە بکەنە پۆلیس و بیخەنە سەر وەزارەتی ناوخۆی عێراق کە ئەوە بە هیچ شێوازێک لەلایەن هەرێمی کوردستانەوە قبوڵکرا و نەبوو بە هیچ شێوازێک یعنی لەلایەن هەرێمی کوردستانەوە لەبەرەوە تا ئێستا هەلو مەرجەکە بەو شێوازە ماوە یعنی ئێستا بڵێن وەزارەتی پێشمەرگە وەزارەتێکی لە زمانی حکوومەتی هەرێمی کوردستانە و لەگەڵ وەزارەتی وەرگری عێراق تەنها هەماهەنگی هەیە لە ڕێی چەند نووسینگەیەکی هەماهەنگیەوە ئێستا بڵێن نووسینگەیەکی هەماهەنگی لە دیالە هەیە نووسینگەیەکی هەماهەنگی لە کەرکووک هەیە نووسینگەیەکی هەماهەنگی لە مووسڵ هەیە و یەکێکی لە هەولێر هەیە فقط لە ڕێی ئەو نووسینگانەی هەماهەنگیەوە پەیوەندی هەماهەنگی لە نێوان وەزارەتی بەرگری و وەزارەتی پێشمەرگە تەنانەت نەبووجەمان لەسەر وەزارەتی بەرگریە نەچەک و تەقەمەنیمان نە پێویستی مەشقمان نەجلوبەرگمان نەهیچ پێویستیەکمان لە زمنی وەزارەتی بەرگری عێراقدا نییە. بەڵێ سەبارەت بە قۆناغی داهاتوو هیچ مەترسیەکەیە بڵێن ئێستا لەسەر گروپە چەکدارەکانی عێراق فشارەیە هیچ مەترسیەکەی لە سەر هێزەکانی هەرێمیش ئەگەر یەک نەخرێن یاخود قسە لەسەرەوە دەکرێت ئێستا بۆ نمونە لە سووریا لەگەڵ دەوڵەتێکی مرکزین کوردیش بچێتە ناو ئەو سوپایە یاخود بۆ عێراق دۆخەکە جیاوازە یعنی بڵێن مەقسەدت لە پرسیارەکە مەترسی چه هەیە لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان لەلایەنی وەزارەتی بەرگری عێراقەوە یان عێراقەوە نامە بەسم وڵاتانی هاوپەیمان کە ئێستا فشار دەکەن دەڵێن نابێ گروپی دەرەوەی بۆ نمونە گروپی چەکدار هەبێ بۆ نمونە ئێستا هێزی یەکێتیە هێزی پارتیە سۆسیالیستەیە بێگومان طبعاً ئێمە لە ساڵی 92ەوە بڵێن کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بڵێن یەک بە دوای یەک دامەزراون تا گەیشتۆتە نۆیەمین کابینە لەبەرەوە مادام ئێمە لە شاخەوە هاتینە شار و بەڵێ لە شاخ هەر حیزبە سیاسیەک جگەل لە دام و دەستگای سیاسی و دام و دەستگای ڕاگەیاندن هێزی تایبەتی خۆی هەبوو یعنی هێزی پێشمەرگەی خۆی بوو ئەوە تایبەتمەندیەکی شاخ بووە وەکو چۆن عینیشت لە عێراقدا هێزی ئۆپۆزیسیۆنیان هێزی چەکداریان هەبوو مەجلیسی ئەعلا بوو لە شاخ بووە ئەو کاتەدا دوایی کە هاتن بۆ شار لە یەکەمین کابینەی حکوومەتی عێراقەوە دوای ساڵی 2005ەوە بە بڕیارێکی ئەو کاتە دەمج هەبوو یعنی بڵێن ژمارە 90 یان ژمارە بڵێن 91یان پێگوت ئەو بەو بڕیارە چوونە ناو هێزە چەکدارەکانی عێراقەوە عین دەمجکران بەهۆی لیژنەوە بەناو هێزە چەکدارەکانی عێراقەوە دەبوایە ئێمەش طبعاً بێگومان لە یەکەمین کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لەشکری یەکگرتووی کوردستان دروست بوو هەموو هێزە سیاسیەکان ئەوەی چەکداریان هەبوو لە یەکێتی و پارتی و حزبی شوێعی و زەحمەتکێشان و سۆشیالیست و لایەنە ئیسلامیەکان هەمویان هێزەکانیان هێنا بۆ ناو وەزارەتی پێشمەرگە و ناونرا بە لەشکری یەکگرتووی کوردستان بەڵام بەداخەوە دوای ئەو هەلوو مەرجانەی کە نامانەوێ باسی بکەینەوە دیسان لێکترازان دروست بوو کە ئێستا ئەو لێکترازانە ماوە بڵێ زۆر جار هەیە هەوڵ دراوە هەم لە ناو هەرێمی کوردستانەوە هەم لەلایەن هاوپەیمانانەوە کە هاوکار و هەماهەنگ بوون بۆ ئەوەی هێزەکان یەک بخرێت بە تایبەتی هێزەکانی پێشمەرگەی کوردستان چونکە ئێمە ئێستا لە نظامێکی یعنی لە حکومڕانیەکی دەوڵەتداریمان هەیە لە کوردستانە مادام تۆ لە 92 تاکو ئێستا کە ئەکاتە حساب کە نزیکەی بەرە و 8 ساڵ و لێرە ینی نزیکەی 34 ساڵێک ئێمە حکومڕانیەکی دەوڵەتداریمان هەیە کە تۆ حکومڕانیەکی دەوڵەتداریت هەبێ نابێت حیزبەکانی شێزی چەکداریان هەبێ یعنی ناگونجێ لەگەڵ حکومڕانی دەوڵەتداری چونکە لە هەموو ئەو وڵاتانە سید کۆمەڵێکی وڵات بکەین ئەو وڵاتانەی کە حکوومەتن و حزبەکانیان هێزی چەکداری هەیە مثلن سەیری یەمەن بکە سەیری مەسەلەن لیبیا وەزعی لیبیا بکە ئێستا سەیری وەزعی لوبنان بکە سەیری وەزعی سووریا بکە سەیری ئەم وڵاتانی کە
هێزی چەکدار ینی دەوڵەتیش بۆ هێزی چەکدار ئەبینی بە بەردەوامی کێشەیان هەیە یعنی ئاسایش جێگیر نییە لە وڵاتانە دائیمەن شەڕ و شۆڕ لە وڵاتانەدا هەیە لەبەر ئەوەیە دەوڵەتداری و حکومڕانی ناگونجێ لەگەڵ سیستەمێکی سەربازی کە حزب هێزی چەکداریە بێ ئەبێ حزب هێزی چەکداری نەبێ ئەبێ حزب ئیشی سیاسی بکە لە زمانی ئەو دەوڵەتە بە پێی پرۆژەکانی بە پێی بەرنامەکانی لە کاتی هەڵبژاردنەکان دەنگ بێنێ و بڕۆتە حکومڕانی ئەبێ هێزە چەکدارەکان دوور بن لە دەسەڵاتی حزبی سیاسی بۆ ئەوەیە ئەم هێزە چەکدارانە بەکار نهێنرێن بۆ گەیشتن بە دەسەڵات ئەبێ ئەم هێزە چەکدارانە پارێزگاری لە وڵات بکەن پارێزگاری لە بەرژەوەندی هەموو ئەو وڵاتە بکەن پارێزگاری لە دانیشتوانی وڵاتەکە بکەن بە بێ جیاوازی ئەوەیەک لە چه حزبێکە یان چ ڕەنگێکە یان چ دینێکە یان چ تایفەیەکە ئەمە نظامی حکومڕانی سەرکەوتوو لەبەرەوەی هەرێمی کوردستانیش بە حەقیقەت دەبێ بە تایبەت لەم هەلومەرجەی ئێستادا وردە وردە ڕاستە ئێستا پرۆسەیەکی یەخستنی هێزەکان هەیە کە وا کراوە وردە وردە هەمووی هێزەکانی هەفتا بخرێنە سەر دوو دەڤەر و دوای بخرێنە سەر وەزارەتی پێشمەرگە و بکرێنە فرقە و لیوا و ئیتر لە ژێر دەسەڵاتی هەژمونی حزبی نەبن بەڵام لێرەدات چەند جارێک من ئەمە دووبارم گرێتەوە لێرەدا حکمت لە تێکەڵکردنی ژمارە نییە حکمت لەوەدایە کە ئیتر دەسەڵاتی حزب بەسەر ئەو هێزانە نەمێنێ دەبێت ئەو کەسانەی لەو هێزە چەکدارانن چ پێشمەرگەن چ پۆلیسن چه ئاسایشن ئەبێت بە شێوازێک پەروەردە بکرێن بە هەڵگری بیر و باوەڕێکی جەنگی نیشتیمانی بن خۆیان بە جەنگاوەرێکی نیشتیمانی کوردستان بزانن خۆیان بە چەکدارێکی پارتی یان یەکێتی یان حزبی شوویعی یان سۆسیالیست یان فڵان یان ئەوانە نابێت بەو شێوازە بیر بکەنەوە ئەوان دەبێت وردە وردە چۆن هێزەکان یەک ئەخەین ژمارە وەکو ژمارەیەکیان ئەخەین لە پێک هاتە لە ڕووی داراییەوە یەکیان ئەخەین لە ڕووی فەرماندەیەوە یەکیان ئەخەین کە ئێستا پرۆسەکایە ئەبێ لە ڕووی بیر و باوەڕی جەنگیشیانەوە یەکیان خەین یعنی هەمویان کە عەرەبی پێڵێ عەقیدەی قیتالی دەبێت هەمویان یەک عەقیدەی قیتالیان هەبێ هەمویان ئەو هەڵگری ئەو بیر و باوەڕە بن کە ئەو چەکدارێک جەنگاوەرێکی ئەو نیشتیمانەیە جەنگاوەرێکی بۆ بەرژەوەندی حزبێک نییە بەڵکو بۆ بەرژەوەندی باڵای نیشتیمانە ئەو کاتە ئەبینە دەوڵەتداریەکی حەکیمانە ئەو کاتە ئەبینە حکوومەتێکی نمونەی وەک ئەو حکوومەتانێک کە لە دنیادا هەیە بەڵێ سوپاس دەکەین بەڕێز فەریق جەبار یاوەر پسپۆری بواری سەربازی ماندومان کردی کە لە سلێمانیەوە لەگەڵ مابووی سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ